ئەمڕۆ دەستگای خێرخوازی بارزانی لە دڵی کوردستانە ڕێگەی ماڵێک دەگرینە بەر لە مێژە لە ژێردار و دیواری ڕووخاودا ترپەکانی دڵیان لێدەدات و لە ناو زبل و کەلاوەدا هەناسەی کوڵەمەرجی دەچێژن. دەستگای خێرخوازی بارزانی لە دەرگا تەنیا و هەژارەکەی مام ئەزوەر دەدات و چرای ئومێد و ئاوەدانیمان هەڵگرتووە. سەلام عەلیکوم، ئەحواڵت چۆنە؟ باشی مام ئەزوەر؟ سەحەتت؟ سەلامەت بیاخوا، سوپاس. ڕوخسەت هەیە ئەمڕۆ میوانی تۆ بین؟ داوای ڕوخسەت کە با ئێمە بڕۆی. فەرمووڕۆ. سەلام عەلیکوم. 20 ساڵە خانەوادی مام ئەزوەر پەنجەری ڕووناچی و ئاوەدانیان بەڕوودا داخراوە. لە دنیا تەنیاکەیاندا تەنها هەژاری بەرۆکی نەگردوون، بگرە نەخۆشیش شەکەت و ماندووی دەستی ڕۆژگاری کردوون. سەر و تەحموڵمان هەیە، ئەوێش هێنی خۆم نییە، ئازادی خۆم نییە. خوا پێمە بەخشی، خوا پێمە بەخشی. مامە زۆر ماوەی چەند ساڵە لەم خانوویان؟ من ماوەی لە 2003دا پرۆسۆ من هاتوومەتە ئێرە. کە هاتوومەتە ئێرە مخۆم لە سلێمانی دانیشتم، خێزانەکەم کەرکووکیە. خێزانەکەم خۆتە زانیەوەی کە خەڵکی کەرکووک بێ ئیدارە ناکە لە شوێنێکە، ئەوێ بێتەوە بە وڵاتەکەی خۆی. ئەتێ منیش ئەوە ڕاستی بێ خۆم لێ کرێچی بووم، بێدڵیم نەکرد. ئێرە ماڵی باوکی بوو، کاتەوە کە باوک و دایکی مرد ئەتێ هاتەوە بۆ ئێرە. کە هاتەوە بۆ ئەتێ ژیانمان لێرەوە دەستی پێ کرد. ژیانەکە چۆن بوو لێرە کە ژیان هاتنە ئێرە، من لێوێ ئیشم بوو کە هاتمە ئێرە زۆر بێ ئیش بووم، ئیشم نەما لێرە. لەبەرەوەی من ئیشی کارەبایی مەکرد لێرە کەس نەمێ ناسی. تقریبان ساڵ و نیوێ من لەسەر جربانی خۆمە ژیان. کەوەی لەوێ پێیان کردو لێرە دامە، ئەنجا دوای ئەوەتە وردە و دە خەڵک ناستنیمی دەستم کرد بە ئیشکردن لێرە. هاتم بە مروری زەمان لێرە ژیان چوو بەڕێەوە، بەڵام چی ژیانێک ژیانێکی سەخت خۆتە زانی خانووکە زبڵخانەیەەکە. خانووکە شەو ڕۆژ من دەستم تیا بوو. بە هاوینان تەئمیرمە کرد بۆی وێزستانان بتوانم تیا بژێت. هەتا ئەم کات و زەمانی کە ئێستا تیاشی. ئەجا بێجگەلەوەی کە ماریشی زۆرە، مار دوێنێ مارێک لێرە کچەکەم شووە دەوتی با ئەو مارێکە چۆ کونەوە، ئەتە لە تا من گەچم نێداوتم با هەنێتە درۆ. ئەمە حاڵی ئێرەیە. ئێرەش ئەم خانووە کە هاتمێرە وێرانە بوو. کە وێرانە بوو لە تاوە سەقفەکەی هەموو ساڵی لایلۆنم لێدا. لەبەر دڵۆپە زستانی لێە هاوەتە ئەمە دڵۆپە هاتە خوارەوە. بۆ خۆتان ئەیبێنە هەمووی دڵۆپێ، هەمووی تەقیوە و دڵۆپە هاتە خوار لێ نەمانەتوانێت. کە کاتێکش لافاو ئەهات لە دەرەوە لافامان بوو هاتە ژوورەوە. ئەو کاتە خێزانەکەم هێشتا وای لێ نەهاتبوو، یعنی ماوەی چەندێک خێزانەکە داوایە؟ تقریبان ئەم ساڵ 7 ساڵە وایە. بە 3 ساڵە لەسەر جێگا تەختی سەر جێگا، یعنی ئاها کەفتەکارە و دەسوقاچی نیش ناکات شەلەلە. باش، ماگانە تێچووی نەخۆشیەکە چەندە؟ ماگانە تێچووی نەخۆشیەکەم ئەگەر بی بەمە خەستەخانە زیاترە، بەس ئەگەر لە ماڵەوە خۆم چاودێری بکەم و داوا دەرمانی بۆ دابینکەم خۆی داتە 150. بەس ئەگەر لە خەستەخانە بووم، خۆتە زانی خەستەخانە ئێرە هەموو شتێ پارەیە. فحسێکە بۆت بکەن. ئێستا ئەم مانگی پێشوو بردمە خەستەخانە، هەر فاسێکیان پێکەم تەقریبەن هەتا 10 ڕۆژی من لە خەستەخانە 10 ڕۆژە خەستەخانەم لە یەکی ڕەمەزانەوە تا 10 ڕەمەزان من لە خەستەخانە بووم. هەموو ڕۆژێک 5 تا 4 فاسیان بۆ نووسیم، هەر فاسێکیش 15,000. ئەجا بزانە حسابێکە هەموو ڕۆژێک 75,000 تا 100,000 بەس بۆ فەحس. ئەم بێ لە دەرمان.
بێ لەوەی کە دەرمان پاڕۆڵێکیان نادا پێی پاڕۆل لە دەرەوەم کڕی بووی ئەمە هینی خەستەخانە ینی مەسەفی خەستەخانم خۆی ئەداتە 200 تا 300 ڕوات کەبی بەمە خەستەخانە بەس ئەگە لە ماڵەوە بێ هەموو مەسرفی شتەکانی 150 ئەڕوات تا 150 مەسەفی مانگانەیەکی ئەمە لە دایبیە ئەمە لە کرێنسە ئەمە لە پاکردنەوەیە ئەمە لە چاودێری ئەمە لە گۆڕینی جسمێتی ئەساوە سۆندەی هەیە هەموو مانگە بی سۆندەی تژبیان خواردنەکەی بگۆڕن خواردن بە سۆند سۆندی خواردنەکەشی ئەیکبیت لەوێ ئەبێ بی بەمە ئازادی بیمە تەوارێکە لە تەوارەکە کە ئەی گۆڕن سۆندەکە بێ لە دەرەوە بکڕم بەس زانانەکەی ئەوان ئەیدایەنن ئەنیا هەموو شتێک لە سەر سابی خۆمە هەموو ئەزا بکاتە سەر شانم من لەبەرەوەی هیچ کەسێکم نییە هەتا ئێوەرە ئەو کچەش کە دایکی نەخۆشەی بەمە خەستەخانە ئەو کچە لەوێ بێ هەتا ئەو دایکە دەرەچێت ئەتە ئەگەر مانگێ بێ ئەگەر دەڕۆژ بێ ئەگەر هەچەندێک بێ ئەو کچە لە لادێ ئەنج ئەو کچەش مەسرەفی ئەوێ من لە خەستەخانە خواردن وشت نییە ئەبێ خۆم لە ماڵەوە چێشتی بۆ لێنم و بیبم بۆ خەستەخانە بۆ لای باشەوتت کەسم نییە بۆ کەست نییە وەڵاهی من کەس خۆتەزانی من خەڵکی سلێمانیم من خەڵکی سلێمانیم کەسم هەمووی لە سلێمانیە خۆشە زانی ژیانەکە واری هاتووە کەس زاگای لە کەس نەماوە ئەنجام من لە خەستەخانە تەقریبان 3 دانە سەڵم ئافەتا بم بۆ خەستەخانە یەکجار براکەم هاتووەتە خەستەخانە تەواو نەمدیوە یانی نەهاتونەتە لام یانی بزانە ژیان ئەوانە قورس بووە کەس زاگای لە کەس نەماوە ژیانەکە وای لێ هاتووە ینی هەچ کەسە و خەمی حاڵی خۆی وەک لەوەی خەمی لەیەکی کە بخوات ئەجا خۆگە لەخوا بەزای بە کە سوکار هەیە بڵم کە سوکار نییە بەڵام کە سوکار بە من چی کە ژیانم ناو ژیانێکی دۆزەخاوی خۆتە زانی ژیانی من وەک دۆزەخ وایە هیچ فەرقینە لە دۆزەخ کە تۆ لە ناو ژیانێکە بژی ناو چڵکاوە بۆ گەناو لە ناو مار و مێرووە بژی ئەو ژیان نییە بەڵام چی بکەنەتە ناو ئێرادەی خۆی خۆ ئەوەی پێبەخشی من کە هاوکاری مەکەم ئەگەر باهێنی خۆم بێ حەزەکەم بچمەژێرەوە ئەرزەوە لەوەرەوەی شتێک دیە کە بتوانێ بڵێن ئیداری پێ بکەیت لە تەریقیان نازانم چی بڵێم بەڵام چی بکەم تر ناچاوی ژیان وای لێ کردووی فەقیرانیش خۆشەویستی خوددا سانکە حاڵەتی گوای لێ درۆزوەتم مەجبورە مەسەلەی کوردی خۆمان گەڵی ئینسان کە پەکی کەم سەرەکە ماڵی دوشمنیە تێگەی ئەتە ژیانمان ئاو هایە ئەتە نازانم ژیانمان تا کوێ ئەڕوا و چیمان بەسەر دێ خوا گەورەیە مادەم سەبر و تەحملێکی باشتان کردووە گەڵا لەخوا بەزیاوێ سەر و تەحملمان هەیە ئەوێش هێنی خۆم نیە ئازادی خۆم نییە ئەوێش خوا پێمە بەخشی ئەو سەر و تەحملە خوا پێم ئەما توانین زیاتر خانووەکە ببینین لەگەڵ تۆیە ئەتیادی ئەم ژوورە چیە ئێرە ئێرە وەک باسم کرد ئێرە ساڵۆنات ژیانی خۆمان خەوتن و ناخواردن و هەموو شتێکمان ئێرە باش ئێرەش ئەمە ژوورێکە ئەم ژوورە چیە ئەم ژوورە کەلاوەیە ئەمەش دەرگاکەی چونکە بیناکە دابەزووە تەبک بووە کە تەبگۆم دەرگا ناکرێتەوە سەوە ناکرێتەوە لە پشتەوە بەرەی خۆڵ و شتی لێ خۆڵشتی لێ کە سەقف ڕووخا خۆڵشتەکەم دا بزێتە خوارەوە سەقفشتیان ڕووخاوە بۆ ئێمە شتێکمدۆ ئەجا شتی کەش ئەسامان لە ژێرەوە هەمووی شتم تخسۆتە ژێری لەو ژێرەوە مشک دێ دوو پشکە دێت ینی بە بن دیوارەکان ناڕۆن مامە زۆر ناتوانن ئێوە ماڵتان بگوازنەوە بۆ خانوویشتر لەبەر کرێ وەڵاهی یا لەبەر چی خانوو گواستنەوە ئاسانە خۆ ئەتوانی لە هەموو کاتێ خانوو دوازتەوە بەس کە ئەگەر لە چوتێ ئێستا من لێرە لەخوا بەزیای بێ 2 ساڵەکەی نەداوە نەهاتوونە دەرگای نەداوە بڵێن بۆ کرێکە ناتێ بەس من بچمە کرێ چیەوە بچمە خانوو کرێوە ساحب خانوو تا 2 مان زیاتر تحمل ناکە لەوێ بگاتە سێ ماڵ شڕ و شتاوم فرێداتە دەرەوە بڵێ دەرەوە لەبەروی خەڵک
خۆتە زانین کە دای بەکرێ بۆ کرێدا سوپادێ بکە ئەم خانۆژ هەر بەکرێ بەڵام سەر بە حکوومەتە ئەمە سەر سەر بە باوقافە حکومەتە بەس ئەوەی هەیە بە مزگەوتەکەی پێم سەر بە ئەوقافە بەڵێ مامە زۆر جگە لە خێزانەکەت ئێوە لەو خانەوادەیە چەند کەسن من بێ لە خێزانەکەم 4 کەسین بە خێزانەکەم و 5 کەسین باش دوو کوڕ و کچێک دەیە 2 کوڕ و کچێکم هەیە کچەکەم تقریبا کە دایکی وای لێ هاو عمری 14 ساڵ بوو لە 14 ساڵەکەم خێزانەی من تووشی ئیزهایمەر بوو ئەقلی لە دەستدا ئەتە ئەو کچەم 1 ساڵ توانیم مەسەفی نینی بۆ بکەم مەکتەب دوای ئەوە ئەم کەوت بەسەرما من نەمەتوانە بەرەوەی چێشت و خواردن و ینی هەموو خزمەتێکم من کەتووە سەر شانیم ئاتوت مەخوا ئەمە دێری ناهێنێ کچەکەم لە 3 سانەی بوو دێرم کردێتەوە تێگەی کوڕەکانیشمەوە کوڕەکانم کوڕە ناونجەکەم تقریبا لە 2018ەوە مەکتەبی تەواو کرد چەنە هەوڵمدا نەماهەد وەریگرت نە جامعەیە وەریگرت نە کولیە هیچ شوێنە وەری نەکرد باش ئەی کوڕەکەی ترت پێم وایە کوڕێکشت کوڕەکەی من ئەو کوڕەی ترم تقریبا 29 ساڵ عمرێتی حاڵەتەکەی گۆشەگیرە تێکەڵاوی کەس نابێ بانی دێ هەڵەستێچێت ئەو باخەوە دێتەوە ئێوارە نانەخوا ئەچێتە سەرمانە خەوێ باش کچەکە تەمەنی چەنە کچەکەم ێستا تەمەنی 21 ساڵە ئەمە ژوورەکەیەتی خۆشتان ژوورەکە بە چای خۆتان بینن چۆن ژوورێکە ژوورێکی خەڵکی سەیرەکەی حەزەکەی لە ناوە نەیتە دەرەوە ئەوە نەخۆش و بۆنی خۆشە ژووری کچەکەی منیش خۆتان بە چای خۆتانەی بینن هەمووی وێرانەیە پارەکە پار ناپێراوە بۆ 3 ساڵە چێ ئەمە ڕووخا پێشەوەی ڕووخە خۆم بەدەستی خۆم بۆم چاکردەوە کە بۆشم چاکردەوانێ سەقفەکەی نەمتوانی چاکەم سەقفەکەی هەتا ئێستاش هەتا ئەم بارانش هەت باران بڵۆپە دێتە خوارەوە جامەش جلوبەرگ و ئەشیای کچەکەمە خۆتان بە چای خۆتان بیبێنن هی خەڵکی لە ناو مارەز و لە ناو کانتۆرادایانێ منیشتەوە ئەوتاوە دەینەوە لا حول ولا قوة إلا بالله ئەمە ژیانی کچەکەمە نازانم چی بکەم کچی خەڵکی لە ناو نیعمەت بووم ناز و نیعمەتە کچی منیش لەلایە بێدایکی بەخێ بکە لایەکە مەژیانێت ناتوانم هیچ بڵێم لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم ئەمەش بەرەو متبەقمانەچێ ژوورە ڕاڕەوێکە ئەمە ژوورێکە ئەو ژوورە کەلاوەیە لەو ژوورەیە دوو ماوی ئەشقۆ مەشقەم کوشت کاتی تقریبا 2 ساڵەوە پێش لەوێ زبڵە بینەوە زبڵوانەمی زبڵە هینە کەلاوەیە کەوتووە ئەتێ کردمانە بە زبڵخانە ئەمەش لێرە بەرەو متبەقەچن لێرە شتێکتان پیشانەدەم کە بۆی دڵنیا من کە ئەم شتە واقعیە ئەمە مارە گرتومە هەروە بۆ جوانی
خۆم کردومەتەنە ئەم شوشەوە ئەم مارە دێرم گرتمەلۆ ژوورە باش ئەمە تێریشم بینی دوو قوتوت پڕ لە دوو پشت کردووە هەموو لێرە پشتووە ئەمە هەمووی لێرە گرتومە هەمووی لەم ژوورانە گرتومە هەمووی دوو پشکن هەمووی دوو پشکەیە قوتوێ تریشم بینی پڕ سپرتۆ ئەمەش دانەیە کە ئەمە هەر دوو پشکەکە وە بەهێن ینی وشک بەتەوە بۆ بە خۆ هەمووی دوو پشکەیە ئەمە بەڵێ با بچین متبەخەکەش ببینی اینجا ئەمە ئەڕۆین بەرەوە متبەق ئەمە ئادەسەکەم ئەمەش حەمامەکەیە حەمامەکەش ئەوە هەر ناتوانم هەپشانتان بە ئێرە متبەقە چێشت و نانمان هەمووی لێرە ئەکرێت چێشت و نانەکەشم کچەکەم لێرایی کات یعنی کچەکەم لێرە نان حازرکردن و نانکردن و چێشکردن و هەموو شتێکمان ئەمەش ئەم کەوانتەرە ئەم تاکانە هەمووی زەخیرەتە لەبەر چونکە مشک و جرجمان زۆرە ناتوانم بیخەمە شوێنە هەموویم کردۆتە ناو تاکو ئەمە هەمووی برنج و ئەشای خواردنە سەلاجەیەکم هەیە سەلاجەکەم خوارەوە ئیش ناکە خوارەوەم خۆی گەرمایەتی سەلاجەکە یعنی وای لێ هاتووە بەس فرێزەرەکەی شەکە خوارەوە ئیش ناکە یەک تەمات و خیاری تێوە دوو ڕۆژ زیاتر ناتوانم تیادانم لەبەرەی بۆ گەنەکە مامە زۆر ئەمام ڕۆسپاس دەکەین کە دەستگای خێرخوازی ڕوانی میوانداری مەقبولەکەی بەڵام پێمان خۆشە ئێستا تۆ خانەوادەکەت بێکەوە بچینە ناو ئۆفیسی دەستگای خێرخوازی بارزانی لە کەرکووک ئەو جارە تۆ قبولی بکە ئەمە میوانداری تۆ بکەین لە ئۆفیسی دەستگای خێرخوازی بارزانی لە خزمەتانە برابچووکیتانەکەم ئەمە خزمەتکاری ئەوەی سیارەمان ئامادەیە حەزەکەی بێکەوە بڕۆی نەبێت ئێوە بەڕێزن سەر و سەحەد و ساوم بەرەکەتتان هێنا زۆریش مادوومان کردی بالۆ زیاتر نەکردی ئەمە چاوەڕێی بەڕێستان دەکەین خۆتان بگۆڕن و چاوەڕێتان دەکەین باسەوە هیچ مادوو نەبوومە ئەمە خزمەکاریەوە ئەستەغفیرڵڵاه ئەمە خزمەتکاری ملەتی خۆمانی بژی سپاس بەخێر بن سەحەد و ساوم بەرەکەتتان هێنا برا داوامان لە خانەوادی مام ئەزوەر کردووە پێکەوە هەنگاو بنین بۆ دەستگای خێرخوازی بارزانی ئۆفیسی کەرکووک بەڵام بێ ئاگالەوەی هەنگاو دەنین بۆ ماڵەکەی خۆی و خانەوادەکەی ماڵێک خۆی و شلێرخان پڕ بە سینەی ژیان هەوای ئاسوودەی و دوور لە وێرانی هەڵبمژن دەمانەوێت لە کۆتاییدا کلیلی ژیانێکی شایستەیان پێ ببەخشین. مامە زۆر خۆت و خانەوادەکەت بەخێر بن بۆ دەستگای خێرخوازی بارزانی ئۆفیسی کەرکووک ئەو مامۆستا ڕێبوار لە تەنیشتە بەرپرسی ئۆفیسە ئەمە بە خێراتن تەکەین. زۆر سپاسانەکەم
گەورەی و ڕێزداری خۆتانە برام. مامۆستا باسیوت بۆ کردم وتت کچەکەت بەهۆی دایکیەوە لە خوێندن دابڕاوە وەزت پۆلیسیە بۆ دەرمێنەوە پۆلیسی تەواو کرۆ پێم وابێ پۆلیسی تەواو کرد لە کاتی بینەکەیە بەم درمەکەی کە هات ئەم ڤایرۆسی کۆرۆنا لەو ساڵەیە تەواوی کرد تە لەو ساڵەوە من دەرم کردووە بۆ چاودێری دایکە تا ئێستا بەڵام قسمەت خۆدارکەیەوە بکە ئێستا وای لێبێ دایکی بەخێوکە ئەویش ئەجرێکە چونکە دایکێ بەخێنەکان شێ بەخێوکە دەمانێت بۆ داهاتووی گەشت بێ بەڕاستی لە خوێندندا نەبڕێ ئینشاءڵڵا دەمانێت بەڵێنێکمان دەوێت ئەمە تێچۆکەی قوتابخانەت پێ دەدەین بەڵام ئەوەیە بچێتەوە بەرخوێندن خوێندنەکە شوێنەکە ئەزانن شوێن لێرە نزیکەیە یان ئەمەکو دەستگای خێرخوازی بارزانانی هەوڵی خۆمانە دەین لە شوێنێکی باشی دابنین بۆی بچێتەوە بەرخوێندن ئینشاءڵڵا ئەوە هی تێچۆکەی ئەسماخانە هەر بالای خۆی بێ فەرم بۆ بۆ خوێندنەکەیت باسیەوەت کرد کەوتت ئەو خانووی کەتیایم لە بەروی ساڵانە بە بنوێنەکو و 800 دوت کرێ پێ دواوت 3 ساڵم کرێنەوە بەڵێ ناشتوانی کرێەکەی بی وەڵاهی کرێەکەی ئەگە بمتوانایە قەزار ناوم ئێستا هەر لە کاتی خۆیە ساڵ و ساڵ ئەمدا ئەمەش قەرزەکەیە بۆی تر وزت بەس خەرزاریەوە میشاڵای تر بۆ ژیانی داهاتوو هەمیشە خەرزار نابیت قەردی خانووەکەیە بەکە بە ئەو قافی بیت ئینشاءڵڵا خوا بیگەنێ ئینشاءڵڵا خوایە من ئەوەنە دوعاکەم یا ڕەب العالەمین بکی بە خاتنەوە جوانەکان بکی خاتنای ئەزەمی یا ئەزەمی خوایە هەموو بەندەیەک تۆ ئافوویەکەی هەم بەندەی کە ئەمە پشگیری ئێماکە هەم بەندەی خۆتە هەم لە لای خۆتە خوایە و بەهەشتی پان و بەرینی خۆت دڵشاد و سەرفرازێکی کەویش بەرزانی نەمرە یادی بەخێر بێ و دایمە لە بەهەشتی پان و بەرینی خۆتا جێ بکەیتەوە یا ڕەب العالەمین یا ئەڵڵا ئەمە پرسیاری تۆمان کردەوە بەڕاستی ئەمە دەزانین چۆنی بە چ جۆرێکی تو چ عەزەت نەفسێک تێ بەڕاستی زۆر گرنگە قەت لە دەرگای کەس نەداوەگەر محتاجیش بێتی ئەمە سوپاسی تۆکەین کە بۆ جۆرە ژیاوی و سەربەرزان و منداڵانت پەروەردە کردووە چاکی و گەورەی خۆتانە ئەمەش بۆ دایەشلێر کەوتت با بڵین تێچووی دەرمان و شتەکانی مانگانە زۆری پێویستە بەڵێ ئەمەش بڕەپارێکە دەستگای خوارزی بارزانی بۆ بەڕێستانی داناوە دەسێ خۆش بێ و ئەوەش بۆ تێچووی نەخۆشیەکەیە خوا بیگەینە ئینشاءڵڵا خوا پێشەوای کوت مەلا مستەفا بەرزانی خوا ئافریکا و جێگای بەهەشت و پانە بەرین بێت ئینشاءڵڵا ئەمەش بڕەپارێکە دەستگای خێرخوازی بارزانی بۆ بەڕێستانی دابین کرەوە بۆ مەسەری جلوبەرگ ئەوە جەژە نزیک بۆتەوە لە ناو ڕەمەزاندای بۆی جلوبەرگ بۆ خۆتان و بۆ خانەوادەکەتان بکڕن دەستان خۆش بێ خوا بیگەینە ئینشاءڵڵا خوا بەرەکەتی پێخا ئینشاءڵڵا ئەمە خزمەتکاریەوەنەوەنەمە پێی ناڵی ناوکاری پێی دەڵێن دیاری ئێوە شایانی ئەوەن دیاریتان پێ بدرێ بەڕاستی دەستچاتان خۆش بێ ئەوە زۆریشە بۆ من چی دەبێت ئەگەر بڵێم ماڵی ئێوە ئەمە وتمانێرە ئۆفیسە بەڵام ماڵی ئێوەیە باوەڕ ناکەم ئەوشکیل دەکەم ئەم کاکەوتی تان بینە ئۆفیسی بەرزانیە ناو ماڵی ئێوەیە ئەوشکلی خانووکێ باوەڕ ناکەم ئێمە ئێستا میوانی ماڵی ئێوە حەمد و سەنا و شکر بۆ تۆ خوایە نعمەتی تۆیە پێم بەخشی خوایە حەمد و سەنا و شکر بۆ تۆ یا ڕەب العالەمین لە ژیانمە ئەمە یەک خۆشی وا بێنمانێ ناتوان مەس بکەم لەبەرەوەی لە ژیانمە شوێنێکی وام نەدیوە بچای پێم خۆشەوە هاتنە ژوورۆ دواتانزانی ئۆفیسە تەنیا لەم ژوورێ هێشتا ماڵەکەی خۆتان نەبین و ئێمە میوانی ئەوەی سەیری ماڵەکە بەیەکەوە دەکەین و ترێمە بەجێتان دێت خزمەتکاریەوەی دەستەغفیرڵڵا ئێوە شایانیەوەن باوچی بەناو ماڵەکە بگەڕین سەری بۆی سەیری تەواوی ژوور و خانوەکان بکەن بەیەکەوە فەرموو بارزانی نەمر لە وتەیەکدا دەفەرمێت مرۆڤایەتی ئەوەیە
قوربانی بە خۆشی خۆت بدەیت بۆ بەرژەوەندی لاواز و هەژاران. دەستگای خێرخوازی بارزانی لەژێر ڕۆشنایی ئەم وتێدا دەستی لاواز و هەژاران دەگرێت تاکو ژیانی چنیە و سەربەرزیان پێ ببەخشێت. مامە زۆرەمە دەڕۆی ماڵتاناوا بێت ئەمەکو دەستگای خێرخوازی بارزانی بیرمانەوەش کردبووە کە سەرچاوێکی داهاتانە بێ پرۆژێکی بچووکتان بۆ دانین پێمە باش بۆ لە ناو ماڵەکەی خۆتانە مینیمارکێتێکتان بۆ دانین ئەوە ئێستا قەرارمان لێداوە ئینشاڵڵا چەند ڕۆژی ئایندەیە مینیمارکێتێکشتان بۆ دانین بۆی تر چاوتانە دەستی کەس نەبێت و ژێ و ژیانتان بەسەر بەر. ئەوە ئێوە کردوتانە بۆ من زۆریشی زیادە. من سپاسی دەستگای خێرخوازی بەرزانیەکەم دووبارە زۆر سپاسانەکەم. دەستان پیرۆستان بێ ئینشاڵڵا ژیانێکی شایستە. سەلامەت. خواحافیز. ئەخێ بێ سەهەر دووچان بۆ سەکتانێناگرا.